سڵاوتان لێبێ بێگومانت لە هەموو وڵاتە پێشکەوتەکانیش و لە هەموو شار و شارۆچکەیەک بەسەر ئەم زەویە کێشە و گرفت و دەمەقاڵێ بوونی هەیە لە حاڵەتی تەقەکردن لە کوشتن لە هەموو جۆرە تاوانکاریەک لە هەر شوێنە مرۆڤە بێ تاوانیشی لێیە. لەناو هەرێمی کوردستانیشە لە شارێکەوە بۆ شارێکی تر ئەمە گۆڕانکاری بەسەر هاتووە، واتە هەندێک جار لە هەندێک شار داریدەی تەقەکردن و کوشتن تاوانکاری زیاترە بەراورد بە هەندێک شاری تری هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئێمە باس لە داریدەی تەقەکردن و کوشتنەکەین کە بەداخەوە لە بەشێک لە شارە گەورەکان و بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستاندا ئەم حاڵەتانە نزیک بوونەتەوە لە دیاریدا. جا ئەمڕۆ پێم خۆشە لە چەمچەماڵ کامیشە فۆکسی لەسەرە کە باس لە خەڵکی چەمچەماڵە کرێ بە خەڵکێکی شەڕانگێز و شەڕانی کە ئەمە تەنها قسەیە بەڵکو لە واقع ئەوانی ئێمە حەزەکەین جۆ لە خەڵکەکەی بگرین کە چەمچەماڵ چی گۆڕانکاریی بەخۆ بینیوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەراورد بە شارەکانی تر. لێرە حاڵەتی تەقەکردن و کوشتن لە چەمچەماڵە کەم بۆتەوە بەراورد بە چەند ساڵێک پێش ئێستا. جا پێم خۆشە ئەم زانیار و معلوماتانە لە دەمی هاوڵاتیانی ئەم شارەوە وەربگرین با بزانین ئەوان چێڵێن بەم گۆڕانکاریێت تا چەند خۆشحاڵن کە چەمچەماڵ پێی ناوەتە قۆناغێکی نوێوە بۆ ئەوی کە ببێ بە شارێکی ئارام لە کوردستانە. بینەرمان بن با بزانین هاوڵاتیانی ئەم شارە چیمان پێڵێن. باسی ئەوواکەین ئەمن و ئەمان و ئاسایش لە چەمچەماڵە باسەواکرێت کە چەمچەماڵ گۆڕانکاری زۆری بەخۆ بینیوە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە هەنگاوی بار چۆتە پێشەوە خەڵکەکە ئێستا زیاتر ئارامترە بەراورد بە ساڵانی تر. تۆکو کەسێک کە ئەم هاوڵاتی کێم شاری هەم لێرە کاسبکاری چێڵی لەسەر دۆخی ئێستای چەمچەماڵ بەفعلی لەگەڵ ساڵەکانی ڕابردوو زۆر گۆڕاوە، ینی ئاسایشی ئەم شارە ئێستا بەڕاستی لە ڕووی ئاسایشەوە عیبمان نییە، تەنیا بڵێن لە ڕۆکانی ترەوە نەبێ بێ ئاوین بێ ئەوەین بێ خزمەت گوزارین، بەڵام لە ڕووی ئاسایشەوە عیبمان نییە، بەس بێ ئەوەین ئەگینا خەڵکی وا هەبوو جاران لەم شارانەیە نەفەر وا هەبوو بیکەیسی ئەبەستا هاتە بازار، بەڵامی سات دنیای بەرێ دەمانچەیەکی هەڵناگرێ حد دەمانچەیەکی هەڵناگرێ. خەڵکی ئەم شارە لە ترسی پۆلیس و ئاسایش دەمونە دەمانچەکە ناکەن بەخەت خۆیان یاخۆت خۆیان هۆشیار بوونەتەوە. والله هەر خۆیان هەرپیان عیبە، ینی بە جددی خەڵک ئێستا لەم شارەیە چەکەڵگرنی پێ عیبە زۆر ینی مەگەل لە 1000 کەسە یەک کەس شتێ لەو باش و خراپەیە. ئێستا چەمچەماڵ وە ناوی دەرکردووە نی بەراورد بە شارەکانی تر ئارامترە، ینی دەردەی تەقەکردن و کوشتنی کەمتر تایە بەراورد بە شارەکانی تر. بەڕاستی لەو ڕۆ زۆر کەمی کردووە، خەڵک بەخۆیان زۆر چۆتەوە، بەڵام خۆ ئەو تەقەکردن و شتانش کەوا ئەبوو ینی جوگرافیای شارەکەی ئێمە وا ڕێکەوتووە، خەڵکی هەرێکی هینی وڵاتێکی تر بوون ئەهاتن لێرە دوشمنداری و خۆیان یەکلا ئەکردەوە، لێرە شتەکەی خۆیان یەکلا ئەجیناوەڵا خەڵکی چەمچەماڵ بەسەر چەمچەماڵە ساغە بووە، خەڵکی چەمچەماڵ وان نییە بەجددی بەخوا خەڵکی چەمچەماڵ لە هەموو ڕوێکەوە چەمچەماڵ تا ئێستا قەت قبولی نەکردو ئوتێلی تیابێت، یعنی ئەوەنە کە ئەوە بووە لەبەر چی، یعنی لەبەرەوەی ئەوەنە مویان دۆست و تێگەی بە ماریفەت بوو نەویستیانە خزمەتی دەور و پشت و خۆیان و هەموو خەڵکیش بکەن، بەس لە هەمان کاتا خەڵکێت تراتوە لێرە حسابی خۆی لێرە ڕاستەوە کردو ئێمە ینی خەڵک بڵێ چی چەمچەماڵە ساغ بۆتەوە وەقەت لە هەبوو تعلیقیان بۆ خۆشی بڵی چەمچەماڵیم بڵێن ئەو ئێوە وان وەڵا سوتفەی ناومان وا ڕۆشتووە ئەو شتە ینی زۆر سوتفەی کردو، ینی هەنیە نوکتە هەیە لەو شتانیار وەکو نوکتە دەرچووە لە کاتی خۆش، ینی زۆر شت بووە، بەڵام ئەوانە ینی هەر شتێکە بەسەرمانە ساغەوە بۆ گینای ئێمە نییە. ئەرەوەڵا لە نێوشێنە لەگەڵێ چەمچەماڵی ئەتۆقیەتی تر کابرا ینی وازانێ ینی بۆ خزمایەتیەک بۆ شتێ لەگەڵ ێژێکابیلێک کە لە هەندێک شوێنی تر بڵێ خەڵک چەمچەماڵە یەکسەر حەزەرت لێکە شێ بکەیت لە دەرەوەی شاری چەمچەماڵ بۆ کوڕێکە بانمونە کە ئەڵی ئەمە خەڵکی چەمچەماڵین ئەکسەرڵێ ئەم کوڕە لەوانێ زۆر شەڕانی بێ مەرجەوەی چەمچەماڵ لێ شەڕانی بێ زۆر خراپەکەن ئەو لەو ناحێوە حەزەرێ خراپ، بەڵام کە دوایی گەشتە قەناعەت و کە پرسیاریان کرد بەڕاستی زۆر پەشیمانن لەو حەزەری خۆیان کەوا کردویانە لەوەی زۆر سپاس. یەک پرسیارێکی تریش لێکەم تر زۆر ڕاو ناگرم ساری جامڕاش
دیارەتی تەقەکردن هەمومانە قەدەغەیە لێرە جاران چەند ساڵ پێشدەستە خەڵکانێکە بوون لەوانێ باشکرا دەمانچەکانیان پێ وایە ئێستا ئەم شانە کەم کراوەتەوە ئێوە پامیەوە چێ بۆ هێزانامنەکان بۆ ئاسایش وەڵای ئێمە وەکو خەڵکی شار وەکو دەستخۆشی لە ئاسایشەکەین و بەڕاستی یعنی ئەم زەمانە خزمەتێکە کرێ بەوەی کەوا بەڕاستی ئاسایشی شاریان ڕاگرتووە جام ڕەش و تەقەکەر و ڕەنگە هەندێ جام ڕەش هەر هەبێ و هەرما بێ بەڵام بەو شێوەیە نییە کە هەر نەک لە سەتان نەوەت کەم بووتەوە یعنی ئەو شتانە و دیاردە ناشرینانەی کە جاران خەڵکی کردو بە سیاری جام ڕەش و قژل و لوشتەوە لە سەتان 95 کەمی کردو تۆ بە حکومی کە لە بازاڕای لە من زیاتر شارەزایی ئێستا ناو خەڵکەکەیت و زیاتر لە ناو خەڵکای پێم بڵێ سەمسەمان لە ڕووی ئەمن و ئەمان و ئاسایش و ئیسیقرارە و گۆڕانکاریێکی زۆری بەخۆبینی و ینی هەنگاوێکی زۆر چوەتە پێشەوە بەراورد بە شارەکانی تر حاڵەتەکانی کێشە و مشکلە و تەقەکردن و کوشتنمانە کەم بۆتەوە پێشتر ساڵانی تر چەمچەماڵ نای زۆر بە خراپە دەرکرد بوو بەڵام سوپاس بۆخوا ئەم 2 ساڵی ئاخیر بە تایبەتی ئیم ساڵ بە ئارامترین شار ناسراوە ناوی دەرکردووە هیچ سوپاس بۆخوا بۆ خەڵکەکەی بۆ هەموو شتێک ئەمە سەرکەوتنە بۆ چەمچەماڵ بە تایبەت خۆشحاڵم و تۆکو گەنجێ خۆشحاڵین زۆر پێشتر چتە شارێک بوو تا چەمچەماڵین من بە تایبەت ڕەفیق و دۆستمە بوو لە سلێمانی ینی هەنێ ڕەفیقمە بوو کە تازا چوین بۆ لە ینی پێت ئەی بوو بڵێ چەمچەماڵیم ینی ناویشی لەسەر بوو بەس سوپاس بۆ خواسا ئێمە شانازیەکەین کە خەڵکی ئەم شارەی سوپاس بۆ خواسا ئارامترین شارە ئەگەداری دۆخی شارەکانی تر هەی بەڵێ ئەی چۆن بە تایبەت ئەوە دوێنێ قەزێر ڕوویدا لە هەولێر سێرکە ساڵانی تر ئەم شتانە لێرە باسەکرا سوپاس بۆخوا ئەم شتە سا لێرە کاڵ بۆتەوە هیچ بوونی نییە ئەمە سەرکەوتنە بۆ شارەکەمان بە تایبەت مای دڵخۆشیە قوربانە بم ناوبانگی شارەکە پەیوەندی بە مامەڵەکردنی خەڵکەکەەوە هەیە وایە نی هەر چەندێمە مامەڵی جوان بکەین لەگەڵ خەڵکە ناومان بە جوانی دەرەچێت هەرچەندە شێوازمان خراپ بێ بە خراپە ناومان دەرەچێت خەڵکی چەمچەماڵ مامەڵکردنیان چۆنە لەگەڵ خەڵکی بێگانەیە بە تایبەت ئێستا کە زانکۆ و پەیمانگا و ژمارێکی زۆر خوێندکار لەم شارەیە هەن بە تایبەت ئەوە هەر باز ناکرێت ئێستا ساڵانە چەندین خێرومەنمان هەیە کە بۆ خەڵکی دەرەوەی شارێکن بە تایبەت لە زانکۆکان مەحەدەکان ئەمانە هەمووی لەوێ داوەتیانەکەن ڕێخسیان بۆکەن کۆبوونەوەیان بۆکەن ئەمە مای دڵخۆشیە بۆ شارەکەمان الحەمدلله وەڵی زۆر باش بووە یعنی لە چاو ساڵانی ڕابردووە چەمچەماڵ الحەمدلله یعنی سوپاس بۆ خۆی گەورە دیاردەی چەکالگردن نەماوە بە هیچ شێوازێک یعنی تۆ سەیری ناوم بازاڕە بکەیت تەسویرێک ناوم بازاڕە بکە کەسێک نابینی چەشی بەقەدەوە بێت یعنی کەسێک نابینی غەدر لە کەسێک بکات الحەمدلله ئاسایش ئەم شارە زۆر بەرقەرارە سوپاس بۆ خۆی گەورە ئارامن لەم شارە زۆر ئارامین ینی حەزەکەی 2 شەو 3 شەو لە ئەم بازاڕە بگەڕێ بە ئیساحەتی خۆت ترس لە کەس نییە الحەمدلله ئەم شارە زۆر ئارام بووە ینی ئاسایشی ئەم شارە بە شێوەیە بەرقەرارە سوپاس بۆخوا ینی کەس ترسی نەماوە الحەمدلله ئەڵێن تەنانەت ماتۆرسکیلیش قەدەخەیە بۆی کە خەڵک بێزار نەبێ مەبەست ماتۆر بەڵێ ماتۆر ئێستا نییە ینی ماتۆری برین زیگزیگەکان هەیە ئەوە بەڵام ماتۆڕەکەی کە الحەمدلله ئەوە لە ساڵانی ڕابردووە ینی تقریبا 2 ساڵ بۆ 3 ساڵە بێش قەدەغە کراوە بە هیچ شێوەیە نەماوە نە ئەوانە هیچ ئیزعاجێک ساری جامڕۆژیش ئەڵێن قەدەغەیە لێرە جان ساری جامڕەش نییە سیاری جامڕۆژ ئەگەر هەش بێت ئیزراتی لەگەڵاکرێ لە شارە الحەمدلله ینی زۆر باشە ئەڵێن ئەگەر گەنجێک بێوێ وەکو جاران ڤیددیوێ بکە و دەمانچێکی بەدەستەوە بێ و پۆستی لە فەیسبووکە و تەقە بکە و دەستگیرەکرێ سپاس بۆ خۆشتانە نەماوە الحەمدلله ئێستام شارە بە شێوەیەک ئارامە ناڵێم ینی بە شێوەیەکی زۆر ئارامە ئەو شتانە لەخوا بە زیادە بە هیچ شێوە نەماوە ینی قەناعەتم وایە ئێستام شاری چەمچەماڵە ینی لە چاو هەموو شارەکانی کوردستان قەناعەتم وایە ئەمینترین شارە وا باسەکرێکاڵێن چەمچەماڵ بەرەو شارێکی زۆر ئارام هەنگاوێت بەراورد بە شارەکانی تر ینی ناڵێم ئەم شارە بەراوردی بکە بە هەموو شارەکانی کوردستان هەم لە ڕووی کوشتنەوە هەم لە ڕووی غەدرکردنەوە لە ڕووی هەموو شتێکەوە الحەمدلله لە هەموو شارەکان تر ئارامترە سپاس بۆ خۆی گەورە ئەی تۆ کە بەرمجارە سەفەرێک یان شتە دەرەوەی چەمچەماڵ کە ئەڵی چەمچەماڵیم تاریخ و لێنە ئێستاوە نەماوە شکر بۆ خۆی گەورە هەیە بەنمونە شاری نەبینیوە بەڵێ پێشتر وابوو یعنی پێش چەند ساڵێک وابوو پێش چەند ساڵێک وابوو یعنی کە ئەچوتە دەرەوە کە ئەتوت چەمچەماڵیم بە نوێکە سەیرەکرای بەڵام ئێستا
الحەمدوللا بێ بە شانازیەوە بڵی چەمچەماڵیم. زۆر باشە. تۆ لەناو بازارەکەی بەرکەوتن لەگەڵ خەڵکا زۆرە. ئەو خوێندکارانی کە لە زانکۆ و پەیمانگەکانی چەمچەماڵا خوێنن کێنە لاتان چیتان پێڵێنیان ئێوە چۆن قسەیان لەگەڵاکەن؟ وەڵا هەمی ئاسوودەیە لەم شارەیە، هەمووی ئەمین و ئاسوودەی و هەمی بە خۆشحاڵی و دێتە ئەم شارە. ئەم شارە یعنی شارێکە بەڕاستی قدوەی هەموو شارەکان. سپاس بۆ خۆ. لەخوا بەزابێت چەمچەماڵ بە بەراورد بە شارەکان تر و بە چەند ساڵی ڕابردوش زۆر باشە، یعنی لە ڕووی چەکداریەوە لە ڕووی ئەمن و استقراریەتەوە زۆر باشە. سوپاس بۆ خۆ، یعنی دیاردەی کوشتن و بڕین هەر زۆر کەمەوە بووە. دیارەی چەکداریشەوە خەڵک هەر بەچاوی بنێ، یعنی زۆر کەمە لەخوا بەزیاد بێت. بەڵام ئەوەی جارانیشە بوو هەمووی هیچی خەڵک چەمچەماڵە بۆ هەمووی لە دەروی شاعین بۆ نمونە تۆ لە 100 کیلۆمەتر دووری چەمچەماڵە خەڵکی کوژرا دەستگا ڕاگەاندنەکان زۆر گلەیی مالێ هەیە. ئەیانوت بۆ نمونە 100 کیلۆمەتر لە چەمچەماڵەوە دوور بوو، تەنها ئەو سنوورەکەی سنوور چەمچەماڵ بوو، ئەوە لە چەمچەماڵ. بەڵام تۆ سێرەکە بنەوە لە قارکەرم خەڵکە کوژرا ئەوان لە چەمچەماڵ، لە تەکیە جەباریە کوژرا ئەوان لە چەمچەماڵ. بەڵام چەمچەماڵ سوپاس بۆخوا زۆر باشە ئێستا. باشە. ئێستا لە دەرەوەی شارەکە بڵێ من خەڵکی چەمچەماڵە یەکسەر شەڕ و تاقەکردن یەتە پێشاویان. تۆ خۆ ئەوە بینی واگەر سەفەرێکە کردە بێیان چی بیتە دەرەوە چەمچەماڵ؟ چەمچەماڵ هەتا خەڵک نایاتە ئەم شارە نازانێت چی شارێکە، هەتا تەعامل نەکا لەگەڵ خەڵکی چەمچەماڵە تێناگات. چەمچەماڵی بە مانای کەلیمە معنای پیاوەتی و غیرەت دێ. یعنی بەداخەوە ئەو ناوە خەڵکێکی دوور نازانم چی ناو بنێم کە ئەوانە ناوەکی وا ڕۆشتووە. وڵی چەمچەماڵ لەگەڵ ڕێزمایی خەڵکێک ئەو ناوی لە ناوە لەواچی هەر خۆی لای ترسێکی لا دروست بێ بەوەنی ئەو غیرەتی کە خەڵکی چەمچەماڵ هەیە. ئەینا چەمچەماڵی هیچ کاتێک کاری خراپی نەکردووە. عین تەلەبەی داخلی بڕۆ ئەوەی کە تەلەبەی داخلی بوو بێ لە چەمچەماڵ ئەزانێ خەڵکی چەمچەماڵ چییە و چی بووە. تاکە شارە لە کوردستانە بڵێم ئوتێلیتیان نیە، هەر کەسێ لێ ماڵی خۆیەتی. لەسەر لە چەمچەماڵە زانکۆ هەیە پەیمانگا هەیە. بەشێکی زۆری ئەو خوێندکارانی کە لێرە خوێنن حتمما ناتونەتە لایەوە. هیچ کات ئێوە لەوانتان پرسیوە ڕاتان چێ لەسەر چەمچەماڵ کە لە چەمچەماڵا خوێنن؟ چوو بێت ئێستا من توکامان هەیە تەلەوەی وا هەیە 15 ساڵ پێش ئێستا تەلەوە بوو لە چەمچەماڵە. ئێستا بە عایلەوە دێت شتەکڕ لە چەمچەماڵە بوونێتە خەڵکی ئەم شارە. ئەم شارە ئەوەی کە جارێ بێت ئەم شارەوە ناتوانێت نەیاتەوە. شاری چەمچەماڵ بۆ ساڵی 2025 بۆ ئارامترین شاری عێراق و کوردستان. ئەمیش جێی شانازیە بۆ شاری چەمچەماڵ. من بەکو گەنجێکی چەمچەماڵ ئەلەو ساڵانەیە پێم شەرم و بڵێم چەمچەماڵیم، بەڵام ئێستا شانازی بە چەمچەماڵی بوون و بە چەمچەماڵی بوونی خۆمەوەکەم کەوا گەنجێکی ئەم شارم. ئێوەکو دانیشتوانی ئەم شارە پێشتر وەکوتت شەرمان کوڕە کە بڵێن چەمچەماڵین لەبەر چی؟ وەڵی وەکەوەی شاری چەمچەماڵ ناوی وا ڕۆشتە بوو ناوی زۆر بە تەقەکەر و شەڕانی و ئەم شتانە دەرکرد بوو. بەڵام ئێستا خەڵکی شاری چەمچەماڵ هاوکاری زۆری بەڕێبەراتی ئاسایی شەکەن بە تایبەتی پۆلیس. هەموو شوێنە کێشە ڕووەدا بای خۆی بۆ منە لە هەموو شارێ ڕووەدا، بەڵام چەمچەماڵ ئێستا لە ڕووی ئەمنێتەوە زۆر باش. ئەڵێن لە ناو چەمچەماڵە ئێستا لە ڕووی ئەمن و ئاسایشەوە زۆر بەرقەرارە بەراورد بە ساڵانی تر. ینی خەڵک ناوێت چەقەڵگرێ ناوێت تەقە بکە. ئەجا کۆمەڵی شتێ لەم ئێستا قەدەغێ بە نمونە بوونی ساری جامڕاش یاخود ماتۆرسکیل بۆی کە خەڵک بێزار نەبێ یاخود بڵاوکردنەوە بە چەک و بە کلاشکۆف بۆ دەمانچە و پۆستکردیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمومانەڵێن قەدەغەیە. بەڵێ ئەو شتە ئێستاکانە وایە. ئێستا هەڵگرنی چەک لەم شارە مۆدیلی هەر نەماوە، جامڕەشە ماتۆڕ ئێمە دەستخۆشی لە مەدیری ئاسایشەکەین. ئێستا ئەم 1-2 ساڵە چەمچەماڵ لە چاو ڕابردووە زۆر گۆڕاوە. زۆر خەڵک وا ئەڵێ دەستخۆشی زۆر خەڵک لە مدیر ئاسایش ئەکرێت ڕۆژانە بە بۆ نێوە ئێستاکانە هێزێکی ئەمنی دایمن ناو شارەکانە بڵاوی پێکراوە بۆ چاودێری ئەم خەڵکە بۆ ئەمنێتی ئەم خەڵکە زۆر باش ئێستاکان. دۆخی ئەمنی تا ڕادێ زۆر باشە لەخوا بەزیابی ئێمە ئەمنێتی ئەم شارە زۆر باشە زۆر بێعیب زۆر باشە. خەڵکێکەیە کە ناوی چەمچەماڵێنی ئەترسێ وازانە کاروتی چەمچەماڵێتر پەلامارەیە ئەم شتە تا چەند ڕاستە شێوەیە بڵاو بۆ تۆ بەس بەو شێوەی نیە مەجۆی چەمچەماڵی بۆ شەڕانی بێ نانا بەو شێوەیە نیە قسەی بڵاوە بەس ئێستا لەخوا بەزای ئەمنیە زۆر باشە زۆر بێعیب.
لە سلێمانی لە هەولێر لە بەشێک لە شارەکانە شەکەڵگرتن تەقەکردن بووە بە دیاریدا یعنی حاڵەتەکان زۆر بوون لە سەمسەماڵەوە زیاد لە 6 مانگەی حاڵەتێکی کوشتن ڕووی نەیەوە و زیاتر نزیکەی ساڵێکە بێت توانم بڵێم ناو سەمسەماڵە کێشەگرفتێکی وا ڕوو نەیەوە کەشانی باسەکردن بەوەی کە هەبووە لە دەرەوەی سنووری سنتەرەکەی سەمسەماڵە ئێوەکو هاوڵاتیان ئەم شارە تا چەند ینی دڵخۆشن بۆ دەستخۆشیمان بۆ هێزەمنیەکان هەیە بەڕاستی ئەمنێتی چەمسەماڵ زۆر باشە ئێستا زۆر پارێزراوە ڕووی ئەمنێتی و کێشەمانی وڵا کاگارش سپاس بۆ جەناب تو بۆ تەوەرەکەشت بە نسبەت ئەمنێتی شاری چەمچەماڵەوە یعنی ئەگەر بەراوردی کەین بە ساڵانی ڕابردوو لەگەڵ ئێستەیە بەراوردێ بکەین زۆر جیاوازیە و زۆر جیاوازیەکەش ئەبیندرێت لە ڕووی ئەمنیەوە بە تایبەتی گۆڕانکاریشی گەورە کراوە لە سیستەمی ئاسایشی ئەم شارەیە ئەمیش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ هۆشاری خەڵکەکە کە هاوکاری هێزە ئەمنیەکانن سوپاس بۆ خوای گەورە لەگەڵ برانی پۆلیسە پەیوەندیشی باشیان هەیە ئیتر لە شارێکی وەکو چەمچەماڵیشە ئەوە نەبێت ئێستا بۆ نمونە تەچەی بەسەرەوەیە شۆڕشی بەسەرەوەیە قادر کەرێمەکانە ئیتر حاڵەت ئەبێ کاک ئارش حاڵەتی دەنگە ئەبێت کوشتن یعنی باوەڕکەی لەگەر لە ساڵێکە دوو حاڵەت هەبوو بێ حاڵەتێک هەبوو بێت یعنی ئەوەش بۆ بزانام هەڵە نەبم ساڵی پار بوو شتێک کرا نا هەر بۆ لایەنی ئەمنی چەمچەماڵ یعنی لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکەم بوو لە ڕووی ئارامیە و هەتا یعنی ئەو ساڵە هیچ حاڵەتێکی کوشتنی تا ڕوونی دەداوە گەنجێک بیەوێ لێرە چەکێ بکڕێ ئەتوانێت بە ئاسانی دەست بکەوێت لە ڕووی ئەوە کە بڵێن تۆ بتەوێت ئەگەر چەکێک بەدەست بێنیت زۆر بە ئاسانی ئەتوانی بەدەستی بێنی ئەو حاڵەتە هەیە یعنی بە شێوەیەکی یعنی لەو لایەنەوە بە شێوەیەکی زۆر باشێ بە ڕێگری نەکراوە وەڵاهی ئەو چەمچەماڵ بە حکومی ئەوەی هەمووی ناسیارە لە ڕووی دۆستایەتی و لە ڕووی تەلەفۆن و ئەو شانەوە بەردەستە بێت هەبێت ئەرە وڵا ئەو لایەنە تۆزە زەعیفە ئەگەر بکرێت هاوکاری بکرێت لەو لایەنەشەوە یعنی فلتەرێک هەبێت یعنی نەکرێت بە ئاسانی بەردەست نەبێت بە تەلەفۆنات بێت بە شخصی بێت بە برادری بێت حکومەت خۆی مەبەستی بێت ئەوش زۆر ئاسانە بەنمونە دیاردی چەکەڵگرتن ئەگەر کەسێک دەمانچێ بکا بە لاقەت خۆیان و باسەرە بسوڕێتەوە هێزە ئەمنەکان ئاسایش و پۆلیس ینی ئەو کەسە ئەگرن کاک ئارش من خۆم کارمەندی هێزەکانی ناوخۆم بەشی پۆلیس سەر بە بەشی پۆلیسی چەمچەماڵی من خۆم ئیشەکەی سلکەکەی ئێمە وایە ڕۆژانە کە دەوام مەکەین پێمانە من وەکو شخصی خۆم پۆلیس نا هاوڵاتی مەدەنی کە دێینەوە یعنی هەندێک کە ناچاریشین هەڵی گرین هەڵی ناگرین لەبەرەوەی بەیانی کە کێشەیەک دروست بوو نەڵێ ئەمە خۆی لە سلکەکەیە لە بەشەکەیە چەک هەڵەگرێ دوای دەوام ئەبێت خەڵکەکە بۆ نمونە چاو لەمانکەن نەوەکو تۆ دوای دەوامیش سلکە ئاسکارەکە پێی بێت و خەڵکەکە ئەڵێت تۆ ئەمە سلکی ئاسکەری بەم شێوەیە خۆی داینانە ئەبێ من چۆن بم کەم شەو هەبوو تەقەیتیان نەکرێ کەم شەو هەبوو تەقە لە ماڵان نەکرێ بەڵام وێستە لە سایی سەری هێزە ئەمریکان و خەڵکی ڕۆشنبیریش کە کاریگەری خۆی هەیە لەسەر شارەکە بەڵام هێزە ئەمریکان ئەو چالاکی و ڕۆڵێکی باشیان گێڕاوە کە لەوەی کە شار بەرەو ئارامتر ڕۆشتێتەوە بە دڵنیاییەوە وڵایی ناڵێم 100 بەڵام 180 گۆڕاوە ئەنگایکی باشە بێ کێشە هەرە بێ لە هەموو شوێنێکا کێشە بێ سەمسەماڵ جاکاتەوە لە شارەکانێتە لە ڕووی ئەمن و ئەمان و ئاسایشەوە چییە وەرنە ئەو بڕیارانی کە دەرکراون ئەو بڕیارانێکە لە هەم ڕۆڵی ئاسایش ڕۆڵی هێزە ئەمنیەکان ڕۆڵی بەڕێزدا دووەر کە لەم شارەیە کە ڕۆڵێکی باشە گێڕەیە ئەو کەسانی کە دەستگیرەکردن تۆزێ بە ئاسانی بەرنابن کە ئەو کاریگەری خۆیە چونکە کە تۆمەتبار بە ئاسانی بەر بوو ئیجراتی لەگەڵان نەکرا ڕەنگە دووبارەی کاتەوە
هەمیشە گلەی ئەوە کراوە کاگەر کەسێک تاوانێک بکە لە ڕێگەی خزمەت و عیلاقەوە ئەو کەس ئازاد دەکرێت ئەم شتە هەیە لێرە پێشووتر ڕەنگە ئەو شتە ڕوویدا بێ هەبوو بێ بەڵام بۆ زۆر زەحمەتە زۆر زەحمەتە بەپێی تاوانەکەی سزایی لەگەڵا لە هەموو شوێنێکە لە هەموو شارێک و وڵاتێکە ئەوە هەرە بێ بەڵێ چاوپۆشی لێ ناکرێت بەڵام لە زۆربەی شوێنەکان باشترە ئێرە چونکەانی لێرە قەدەغەن ساڕی پێنایە وڵا بە دڵنیایەوە هەڵگرتنی چەگەوە بە هەموو شێوەیە مۆڵەتی پێ نەبێ قەدەغەیە بە هەموو شێوەیە ڕێگە پێدراو نییە دوای ئەوە ماتۆڕەوە بە شێوەیەکی زۆر باش کەمی کردی باشە خەڵک زۆر بێزارە لە ماتۆڕ نیایەوە پێشووتر زۆربەی کێشەکان لە ڕێگەی ماتۆڕەوە ڕوویەدا بەڵام ئێستاکردن و تاقەکردن و بەڵێ زۆربەی کێشەکان لە ڕێگەی ماتۆڕۆ بەڵام ئێستا بەو شێوەیە کە ناڵین هەبن بڕووە بەڵام زۆر کەمی کردووە چونکە ئەوە بڕیارێکی ژیرانە بۆ کادرا ساگەر کەسێک لەو بازارە چەکی پێوێ هەڵوێستی هێزانامنیەکان چیە بە دڵنیایەوە دەستگیرەکرێ بە تایبەتی بێ مۆڵەت بێ چەکدار هەر هەیە بڵێ چەکدار نییە بەڵامی تر زۆربەی نییە چەکەڵگرێ زۆربەی هێزی ئەسکەریە بڵێ چەکی پێەیە هاوڵاتی مەدەنی و ئاسایی بۆی نییە بەی شوێ چەکەڵگرێ ئەی جام ڕەشکردن و جام ڕەشکردنی ناڵێ هەر نییە بەڵام زۆر کەمی کردووە بەدڵنیایی ئیجراتەکرێت بەدڵنیاییەوە ئیجراتی تاوی لەگەڵەکرێ ڕێگە پێدراو نییە چونکە لە ڕووی یاسایەوە ڕێگە پێدراو نییە زۆر باشە هیچ بابەتێکی تازە هەیە بە نمونە شانەی دڵخۆشی بێ بۆ خەڵکی ئەم شارە وەڵاهی وەکو هێزی ئەمنی بەردەوام ئێمە متکە خۆم لە هێزی ئەمنی ئەم هێزی ئەسکەریم بەردەوام بڵین چاوکراوین و بەردەوام لەناو خەڵکین و ئەو لە کەس ناکەن خۆشی لە کەس نەکراوە بە هیچ شێوەیە گەورە و بچووک نییەوە فلان هێز و فلان هۆز و فلان عشرەتن بە هیچ شێوەیە کە تۆ کارێکی ئەغڵاو کرد بە دڵنیا بێ باجەکەی بی هەڵەیەک باجی هەیە دڵنیاییەوە شتان ساڵێ خەڵکێکی زۆر این دەستخۆشیە نێرە بۆ هێزە ئەمنیەکان بەدەر لەوەی کە ئەم هەڵمەتە ئەنیشتانی دەستخۆشیەوەیەوە خەڵکیش بۆ خۆی تا ڕادەی هۆشیار بۆتەوە بەڵام حتممە نازایی ئەوشی تا بە دڵنیایەوە خەڵکی چەمسەماڵ خەڵکێکی ڕۆشنبەر و تێگەشتوین بەڵام کێشە هەرە بێت لە هەموو وڵاتێکا کێشە بوو لە هەموو شارێکشا کێشە بووە بەڵام ئەو کە سەر ڕۆدا لە چەمسەماڵ جێگەی دڵخۆشیە بەراورد بە شارەکانی تر بە دڵنیاییەوە لە زۆربەی شارەکانی کە باشترە زۆر سپاس گەورە بچووکتان زۆر سپاس بێگومان ئەمڕۆ کە ئێمە لە سەمچەماڵ بووین قسەمان لەسەر ئەوە نەکردووە کە بڵین سەمچەماڵ شامی شەریف و بێکێشەوە بێ مشکلێ لە هەموو ماڵێک کێشە هەیە لە هەر شوێنە مرۆڤ هەبێ لەو شوێنە کێشە و تاوان و دەمەقاڵێ بەڕاستی دروستە بێ حتا حاڵەتی کوشتنیش ئەوە خی گەورە سەمچەماڵ و هەموو شارەکانیش هەر بپارێزێت و هەمیشە ببورین هەمیشە هیوامان خواستەوە کە یاسا سەروەر بێت ئەمڕۆ بەشێک لە دانیشتوانی ئەم شارە وەرگردیارەوان دڵخۆش و خۆشحاڵن کە سەمسەماڵ پێیناوەتە خۆناغێکینەوە کە ئەویش تا ڕادەیەکی زۆر باش شارەکە ئارامی بەخۆ بینیوە پێشتر لە سەمسەماڵە چەک هەڵگرتن هەبوو لە سەمسەماڵە سیاری جامڕەش ماتۆر هەموو جۆرەکانی تاوانکاری وەکو هەر شارێکی تر لێرەشا بوونیان هەبوو بەڵام ئێستا لە سەمسەماڵە وەکو هێزە ئەمنەکان باسییان کرد وەکو ئەوەی کە خەڵک باسی لێوە کاوەکەوەی کە بەشێک لە دانیشتوانەکەی کە قسەیان بۆکردن باسی لێوەکان ئەم کارانێکێک لە سەمچەماڵە کراوە شانی دەستخۆشیە کە بەراورد بە شارەکانی تر سەمچەماڵ ئێستا کەمترین حاڵەتی تاوان و تاوانکاری تێدا تۆمار کراوە وەیوام خەڵک دوورکەوێتەوە لە چەک و لە چەک هەڵگرتن چکە بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە و لە ڕەشکردنی جامی سیارەکانیان و لە هەموو تاوانکارێک و لە هەموو سەرپێچیکردنی یاسایەکیش ومێ دەکەم لە هەر شوێنێکی ئەم کوردستانە هەبن هەمووتان پارێزراو بن و هیوای شادی و سەلامەتی بۆ هەموو ئازیزان لە هەموو کوردستان تەمەندرێژ بن و خواتان لەگەڵ